خودی ئەوەی کە ئەم سێ یاسایە کراوەتە پاکێجێک نیشانەیەکی ڕۆشن لەسەرەوەی کە ئەم سێ لایەنە بە تەوافقێکی سیاسی بۆ بەڵانس ڕاگررتنی یەکتریان بۆ دەڕاگررتنی یەکتریان ئەم سێ شتیان کردوتە نوێک پاکێجێک و دەنگیان پێداوە لە ڕاستیە ئەمە گاڵتەجاریە گاڵتەجاریە بە خودی ئەو قوانینانی کە خۆیانیانە گاڵتەجاریە بۆ پەرلەمان و دەستوری کە خۆیانان خۆ هەندێک لە نێو پەرلەمانیشە دەنگێ لێ بەرز بوو بۆ کە ئەمە دەستوری نییە بەم شێوەی ناکرێوانە ئێستا بە هەر حاڵ ئەگەر خەڵکێک زەوی و زاری داگیر کراوە خۆیەتی بۆی بگەڕێتەوە ئەمە مەسەلەیەکە بۆچی تێکەڵێکی بە نواندنی سەپاندنی جریمە و تاوان بەسەر مناڵی کۆمەلگایەکە کە ئەمە بەڕاستی فەزاحەتێکی زۆر گەورەیە وە هەر خودی تەوافقەکە تەوافقێکی داڕزیوە تەوافقێکی نائینسانی و کۆنەپەرستانەیە کە تا سەر مۆخ هەرچی بەرژەوەندی ئەوانەی کەوا ئەیانەوێ بەحسا بڵین بێ تاوان و ئازاد بکرێن بە لێبوردنی لێبوردنی گشتی با بڵین و ئەوانەی کە گویا زەویەکانیان بۆ بدرێتەوە ئەمە وەکو مافیەک هەر لە قەوسابی لەم تەماشاکەن لە مقابلی سنووی ژیانە لە مناڵانی کۆمەلگا لە مقابلی غەرقکردن و توندکردنی کۆمەلگا لە کۆنەپەرستیە بۆی هەرچی بە پاساوی ئەوەش کە گوایە فەقی خەڵکە زەویەکانی بۆ بژێڕێتەوە دەنگی بە میاسەدا دابێ بێونێ کۆنەپەرستە و پەنجەکانی مۆر کردووە بۆ نواندنی تاوانکاری بەرامبەر بە مناڵی